جێبێت کە بۆ هەرێمی کوردستانی دەنێرێت. جارێکی تر من سوپاسی خۆڕاگریتان دەکەم و هیوادارم ئێمە بتوانین لە ئاستی خزمەتی ئێوەی خۆشەویستدا بین. خاڵێکی تریش هەبوو دەمویست لە خزمەتی ئێوەی بەڕێز عەرزی بکەم، ئەویش زیادبوون و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایە. ئەم پەتایە بەداخەوە بووەتە مەترسی لەسەر هەموو جیهان و کوردستانیش بێگومان دەبینی لەو ماوەیەدا ڕێژەی توشبوان و ڕێژەی گیان لە دەستدانیش زیادی کردووە. زۆر لەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ڕێنمایەکانی تەندروستی وەکو خۆی جێبەجێ ناکرێن. داوا لە هەموو خوشکوبرانی بەڕێز دەکەم کە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و خۆپارێزی بکەن بۆ سەلامەتی گیانی خۆیان و هەموو کەس و کارەکانی خۆیان. هەروەها داوان لێ دەکەم بۆ ئەوەی پەلە بکەن لە خوکتان کە ئەمە بەپێی هەموو زانستەکانی پزیشکی و ئەو پسپۆرانەیە کە پێمان دەڵێن بەرگری لەش بەرامبەر بەم ڤایرۆسە زیاد دەکات و ئەمە ئەرکێکە داواتان لێ دەکەم بە جددی وەری بگرن و پەلە بکەن لە خوکتان و داوا لە وەزارەتی تەندروستیش دەکەم بۆ ئەوەی بە شێوەیەکی خێرا بتوانێت ئەو ڤاکسینانە دابین بکات بۆ ئەوەی زۆرینەی خەڵکی کوردستان ئەگەر هەمووشیان نەبن بەڵام زۆرینەی خەڵکی کوردستان بتوانن سوود وەربگرن لە خۆکوتان هی ئەم ڤاکسینە. سپاسان دەکەم جارێکی تر، هیوادارم ئێوە پابەندی ئەم ڕێنما تەندروستیەکان بن، چونکە خوا نەخواستە بەبێ خۆپارێزی بەبێ کوتان ئەم ڕێژەیە بەردەوام لە هەڵکشاندا دەبێت. دواتر بەداخەوە گلەی لە حکومەت دەکرێ، لە سیستمی تەندروستی دەکرێ کە وەکو پێویست ناتوانە خزمەتی خەڵک بکەن. ئەمە ئەرکێکی هاوبەشە، تەنیا ئەرکی حکومەت نییە، ئەرکی خەڵکیشە، ئەرکی هەمومانە کە هەم بتوانین خۆپارێزی بکەین وەخوا نەخواستە لە کاتی پێویستیشدا حکومەت بتوانێت لە خزمەتیەوە دابێت بۆ دابینکردنی ئەو خزمەتە تەندروستیانەی کە هاوڵاتیان پێویستیان پێ دەبێت. بەڵام تەنیا بۆ حکومەتی بەجێ مەیاڵن، تەنیا گلەی لە حکومەت مەکەن، ئەبێ خۆتان ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ بگرن، ئەبێ خۆتان ڕێنمایەکان جێبەجێ بکەن، خۆتان خۆپارێزی بکەن وەوەی هەم ئێوە سەلامەت بن، هەم ئێمەش بتوانین بە باشترین شێوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستدا بین. جارێکی تر من سوپاسی هەمووتان دەکەم و هیوادارم هەمووتان تەندروست و سەلامەت بن، کوردستانیش هەر ئەوەدان بێت.